ئێمە و یەکگرتوی ئیسلامی کوردستان مەلبەندی کەرکووک مێژوویەکی دوو درێژمان هەیە و ماوەیەکی دوو درێژە پێکۆکارەکەین لەم شارەیە و لەگەڵ کۆی حزب و ڕێکخراوە سیاسیەکانی کوردستانی و عێراقیش بە تایبەتی کوردستانی و چۆن لە ڕابردوو کارمان کردووە ئێساش ئەتوانم بڵێن لەسەر ئەو نەهەج و ئەو ئامانجە ئەڕۆین و ئامانجی ئێمەش پێکۆکارکردن بەرەو پێشبردننی پەیوەندیەکانی نێوانمان و خزمەتکردنی میلەتەکەمانە لە شارەکەیە. باسی مەلبەندی کەرکووکی یەکیتی نیشتمانی کوردستانەکەین بۆ پێشوازێکەرمی کە لە ئێمەیان کرد و بە مەبەستی پیرۆزبایی وەکو یەکگرتوی ئیسلامی کوردستان بۆ لای بەڕێز کاک محەممەد هاتبووین بۆی کە پیرۆزبایی لە بکەین کە پۆستی بەرپرسی مەلبەندی دوی ڕێخستنی کەرکووکی وەرگرتووە و پیرۆزبایی سەرکەوتنی کۆنگریان لێ بکەین و ئەو ئەندامانی کە لە کەرکووک سەرکەوتنیان بەدەستێنا لە کۆنگرەی یەکێتی نیشتمانی کوردستان و پەیوەندیەکانی ئێمە و یەکێتی نیشتمانی کوردستان لە کەرکووک و هەتا لە کوردستانیش پەیوەندیەکی تایبەتە و پەیوەندیەکە لە ئاستێکی بەرزایە و بە تاکید ئەو پەیوەندیانە بەهێزترە بێت و لە کەرکووک بە تایبەتی ئێمە هەموو حیزب و لایەنە سیاسی کوردستانەکان پێویستەکە زیاتر لە یەک نزیک بین و ئاگاداری یەکتری بین و یەک ڕیزی خۆمان لە دۆخەکانی ڕابردوو ئەگەر پاراستبێ ئێستا بێ بەهێز و تونند و تۆڵتر بێت